بینەرانی ئەزیزی شەبنگ جوانترین سڵاوتان پێشکەش بێ لە کەشوهەوایەکی باراناویەوە لە بەرنامەی ئەم هەفتەیەدا دەبینە میوانی ماڵەکانتان بەڵام بەرنامەی ئەم هەفتەیەمان جیاوازە ئێمە ئەمڕۆ ناچینە لای ژنێک و ناچینە لای ئەزمموی ژنێک بۆ ئێوە بگوازینەوە بەڵکو ئێمە ئەمڕۆ دەبینە میوانی گروپێکی هوەری کە لە شاری دەربەنی خاندایە و لەم گروپەتە کۆمەڵی فێرخوازی گەنجی تێدایە کە دەیانێت بەهرە و تواناکانیان ئەزمونونەکانیان بۆ داهاتووی خۆیان زیاتر و باشتر بکەن. ئێمە ئەمڕۆ دەچینە لایەن با بچین پێکەوە بزانین کە کەی لێوە چەند کەس قسەمان بۆ دەکات و ئەزممویان چەوە لە چەند بواری جیاوازدا لەگەڵمان بن. سنتەری چالاکی گەنجانی دەربەندیخان با ڕەخسەنی ژینگەیەکی لەبار و پێشکەشکردنی چالاکی جۆرە جۆر لە بوارە جیاجیەکاندا بۆتە ماڵێک بۆ گەنجان و بە یەکێک لەو پرۆژە گرنگ و چالاکانی دەربەندیخاندا دەنرێ کە خزمەت بە لاوانی ئەو شارە دەکا. سنتەری گەنجان چەندین بەشی هەیە، لەوانە وێنەکێشان، میوزیک، گۆرانی، دەف، خولی درومان، وەرزش، کۆمەڵێک بەشی دیکە کە لەوێدا گەنجان و بەتایبەت ژنان پەرە بە بەهرە و تواناکانیان دەدەن و لەم فێرگەیەدا نزیکەی 200 فێرخوازی لێ و لە پێشتریشدا چەندین وەرزشکار و هونەرمەندی ئەو شارەی پەروەردە کردووە. لە سنتەری گەنجانی دەربەندیخاندا ساڵانە هەموو تەمەن و ڕەگەزێک دەتوانێت بەشدار بێت و سوودمەند بێ لێی و وەک فێرخوازان باسی دەکەن بۆتە ماڵی دووەمی گەنجان. ئێمە لەم بەرنامەیەدا بەشەکانی وێنەکێشان و میوزیک و وەرزش بەسەر دەکەینەوە. بینەرانی ئەزیز و بارەسڵاوتان لێ بێوەکوتمان ئێمە ئەمڕۆ لە شاری دەربەنیخانی نەروە هاتوونەتە سنتەری گەنجانی دەربەنیخان کە لەم سنتەرەدا کۆمەڵە فێرخوازی گەنجی لێ دەیانەوە کە بەهرە و توانەکانیان زیاتر پەرە پێبن. ئێستا من لای فێرخوازەکەم دەمەوێت خۆی زیاتر باسی خۆیمان بۆ بکە، باسی ئیشەکان و توانەکانیمان بۆ بکە. ئەمەلگیان سڵاو لێبە. سڵاو لە تۆش بەخێراتن. من ئەمەل حەمە ساڵح فێرخوازی بەشی شێوەکاری لە سنتەری گەنجانی دەربەنیخان کە سەر بە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان. تەمەندرێژ و لەش ساغبی. ئەمەلگیان چەند ساڵە لێریت؟ ساڵێک و دوسێمە. ساڵێک و دوسێوانگە. زۆر باشە. پێش ئەوەی بیتە ئەم سنتەرە خۆت هیچ بەهرە و توانە و حەزێک کوت هەبوو بۆ وێنەکێشان یاخودنا کاتێتە ئێرە وێنەکێشانە هەڵبژەر؟ بێگومان حەزێکم هەبوو بووی و خەریکێکی هەبوو، بەس ئەوە بوو لێرە بەڕاستی عنی خەریک بوونەکەم زۆر زۆر باشە. ئەکادیمی بوو. پێش ئەوەی بیتە ئێرە بە چیەوە خەریک بووی؟ زیاتر خەریک ئەبووم لە ماڵەوە، بەڵام وێنەی چی تەکێشە؟ ینی ئەو شتانی کە ئەتکرد چی بوو؟ لە چه ئاستێکە وایە ئاستێکی سەرەتایی بوو بەس زیاتر چی تەکێشە؟ زیاتر وێنەی پۆرتریت. ئێستاش زۆرینەی بەرهەمەکانت ئەوەنی دیقەتمانە حەزت لە پۆرتریتە؟ پۆرتریت شێوەیەکی ینی شێوازێکە جوانە، یعنی زۆر جار خەڵکی ینی کە چاوی ئەکەوێتە سەری بەجدی جوانە، زیاتر بۆ قورستریشە، ینی حەزەکەم زیاتر لە بوارە قورسەکە زیاتر خەریک بوو. بۆچی؟ لە بروی زیاتر باشترە. زیاتر باشترە؟ باشە، زۆر باشە. تۆ وەکو وێنەکێشێک
ئێستا شێوازێک و فۆرماتێکت بۆ خۆ دیاری کردووە کە زیاتر حەزت لە پۆرترێتە پێویستە وێنەکێش یاخود و کەسانی کە لە بواری وێنەکێشانە کار ئەکەن شێواز و ڕێبازێ بۆ خۆیان دیاری بکەن شێواز و ڕێباز من کە لە دەمی ڕەسامەکانی ترا بیستومە شێواز و ڕێباز خۆت ناتوانانی دیاری بکەیت فترەیەکی زۆر کارەکەی ئیشی بۆ ئەەکەی لە ناکاتێکا خۆت یعنی ئەبیتە خاوەنی ڕێبازێک ستایلێکی خۆت ینی بە تێپەڕبوونی کات ئەزمونە فێرتەکە پێت ئەڵێ کە تۆ ئەتوانی چ ڕێبازێک و چ بابەتێک هەڵبژێری خۆت یعنی ستایلێک دەسێ وەری ئەگرێ ئەگینا خۆت ناتوانانی شێوازێک وەرگێت زۆر باشە ئەمە شێکێکە لە بەرهەمەکانە وازم ماوێتی تەواویکیت فەرموخەرێکی ئیشەکەشت بە زۆر باشە لەگەڵ گفتوگەکانمانە زیاتر بزانین زۆر باشە باسێکیشیمان بۆ بکەیت ئەمە ئیشێکی بۆی ڕۆنیە کە ئاژەڵێکی ڕەنگی ڕەشەکە چۆن یعنی ڕەنگەکانی داوەتۆ لە ئەو پێسە ڕەشەیە کە هەیەی ئەو مۆی ئێستا ئێمە ئیشی لەسەرەکەین و پێویستمان بە نەوت ڕۆن بۆ یەزەیتەکانی زۆر باشە شێوازی فڵچەکەش دەورە بینە بێگومان فڵچەی بۆیەی زەیتی بە ئام ڕێک بەڵام ئەتوانی بە شێوازی تریشانی ئیش بکەی بەڵام زیاتر ئیشەکە بە فڵچەی ڕێک ئەکری زۆر باشە ئیسا ئەم شێوازە بۆ ئەم شێوازە ئیشکردنە فڵچەی ڕێکم بەکارێنە لەبەری شێوازەکە خۆشی بۆ شێوە داڕژراو بۆ وێنێکی وا چنێکت پێچێ بۆ تاوکردن جاری وا هەیە زۆر پێچی لەبەرەوەی هەم مێشکە لای ئیشەکە نەوێ بەڕاستی زۆر تێک ئەچی کاتی زۆرە بێ جاری وایە ئەزمونێکی زۆر هەیە لەگەڵ ئیشکردنی وێنە کێشانە زۆر زووتر بەدانی بەدەستا دێ بەدەر لەمە چەند بەرهەمە هەیە وەکو بەرهەمی وێنەکێشان لەوتی تۆ لە سنتەری گەنجاندای چەند بەرهەمە هەیە تقریبا ئەچێتە لە بۆ یەزیتەکانە لە تابلۆکانە کانڤاسەکان تقریبا ئەچێتە سەر 11 بەرهەم وەزام زیاتریش 11 بەرهەم زیاتریش ئەم بەرهەمانە لە پێشانگاکانە پیشانتدا و عرضت کردووە بێگومان چکە ئێمە بەردەوام پێشانگامان بۆ کرێتەوە لەلایەن ڕێکخراوی مناڵپارێزەوە هەر ئەم ساڵانە پێشانگاکەنەوە بەڵێ ساڵی چەند پێشانگاکەنەوە ساڵی 3 و 2 بۆ 3 پێشانگا لەم دوایانە پێشانگایەکمان کردەوە لە شاری سلێمانی کار سەر بە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان بووم پێشانگاکەمان هەموو سنتەرەکان بەشداری بوون لە کەلار و سلێمانی و چەند شوێنێکی تر بوون خانەقین و کە بەشداریمان کرد و سپاس بۆخوا پێشانگایەکی زۆر باش خەڵاتان بەدەستێنە یاخود ئەوانە بۆ فرۆشتنن بەس وەکو پێشانگا زۆر باشە بەرهەمەکانتان تا چەند خەڵک پێشوازی لێکە تا چەند خەڵک کاردانەوە هەیە و لێتان ئەکرێتەوە لێکڕینەوە هەیە ئەو زیاتر حەزیان لە وێنەی سروشتە هەنێ جاری داوای ئەوەکەن کە ڕسمی خۆیان بکێشرێتەوە لەسەر تەڵەب لەسەر ویستی خۆیان لەسەر ویستی خۆیان بۆ کەسێک کە داوای وێنەیەکی خۆی بکە بە شێوازێک بکێشرێت چنێکت پێچێ بە چەنێ بووی تاوەکەی بە شێوازێک کە خۆی بێوێ عادەتەن شێوازی ئەو شێوازە بازاڕەیە کە خەڵکی زیاتر حەزی لێتی ئاسانترێکە وەک لەوەی کە شێوازێکی ئەکادیمی و کاتی بۆچی فەرقیان چیە شێوازە ئەکادیمیەکە قورسترە جاری وا هەیە خەڵکێکی ئاسایی شێوازە ئەکادیمیەکەی پێجوانی بەڵام خۆی ئەوە شێوە ئیلمیەکەیەتی جوانترە جیاوازیەک چیە لە نێوان ئەکادیمی و بازارەکەی کە وەکو تۆ باس کرد بازارێکە زۆر جار تەکنیکی تیا بەکاردێ هەنێ شێوازی بەکاردێک کە لە ڕاستیە لە بەشی شێوانی لە شێوەکاریە لە هوەری شێوەکاریە ئەو شێوازە جاری وایە لە زەیتان نابێ بکرێ بەڵام خەڵکی وای پێجوان ئیتر کە کەسەکە خۆشی تەڵەبی ئەوە کاتە جیاوازی هەیە لە نێوان ویست لەسەر تەڵەب ینی ویستی کەسەکە و بە شێوازێکی ئەکادیمی بێگومان زۆر باشە یەکێکی دیکە لە بەرهەمەکانت لەوی وێنەی خۆتە کێشاوتە چۆن بوو بۆ فرەیم و بۆ قیاسە کردوتە
ئیتر حەزم لەو شێوازە بوو کە لەگەڵ سروش تاتێکەڵ بێ چەند شتێکی کوردەواری تیابێ کە بەڕاستی هەموێنەی خۆتۆم باگراوندەکە هەردووکی کوردەواریانە بەڵێ لەبەرەوەی شێوازی ینی کوردەواری زۆر زۆر جوانە دڵگیرترە و خەڵکی زیاتر حەزی لێ هەیە ئیتر شێوازێکی جوانیشە زۆر باشە ئێستا ئەمێنەی چنێکت ماوەتەواویکی ئەمێنێ بەلە تقریبا تەنها باگراوندەکەی ماوەتەواویکی باگراوندەکەی ماوە و کەمێ دەستکاری وردەکاری ماوە وردەکاری زۆر باشە باگراوندەکەی لەسەر ویستی خۆت ئەەکەی باگراوندەکەی ئادەتەن حەز و سەلیقی خۆت ئەەکەی سەلیقا زۆر دەورە بینێ لە هونەری شێوەکاریە بەلە بەڵام جاری وایە ئەو ئیشەوە ئەخوازێ بۆنە ئەو باگراوندەی بۆ ئەخوازێ بۆ نمونە ئەمە ئاژەڵەکە زیاتر لە ناو سەوزاییەکاوێ ینی باگراوندێکی سەوزی بێ جوانترێکە وەک لە ڕەش چکە بۆ نوێسە خۆی ڕەش باشێک پرسیار جیاوازی هەیە لە نێوان وێنە کێشان کە وێنەکە ئامادەکرا بێ لە بەردەستا بێ یاخود وێنەکە لە زیهن و فکری خۆتا بێ ینی خەیاڵی خەیاڵی ئەوە ئاستێکە کە ئەبێ وێنە کێشەکە زۆر زۆر ینی ئەزمونێکی زۆر زۆری تێپەڕان بێ لەگەڵ ئیشەکە باشە ئەو کاتەش هەر ئەبێ ڕیفرێز سەرچاوەیەک وەربگری بۆ ئەوەی تۆ ینی ئیشەکە بە تەواوەتی خەیاڵی ئەوە مەگەر ینی هەنێ کێشەیەک ئەکرێت زۆر دەگمەنە بەڵام هەشە زۆر زۆرش هەیە بەڵام زۆر جار جوان نییە بەڕاستی زۆر جارانی شتەکە ئەکادیمیانە ناڕاتەڕێەوە کاتێک تۆ ینی بە شێوەیەکی زۆر زۆر خەیاڵی خۆ و ئیشەکە ئەەکەی زۆر جار لە واقعەکە زۆر زۆر دوورەکەوێتەوە هەنێ جار جوان ڕاستە زۆر باشە لە ساغ بە زۆر خۆشحاڵ بووین پێمان خۆشەوەکو گەنجێک و فێرخوازێکی گەنج پامی تۆ بزانین بۆ فێرخوازەکانی دیکە چیە ڕاستی وەکو ئەزمموی من هێشتا ئەزمموی من زۆر سۆری ماوە وەک لەوەی کە پەیامم بێ بەڵام بای ئەو ئەزمموی کە تێمپەڕانوە بای ئەوەی کە هام تیا لەم ئاستا بەڕاستی هیوادارم ئەوانەی کە دەست ئەکەنە شێوەکاری سەبرێکی باشیان هەبێ و حەزەکەشیان تەخلیدی نەبێ ینی چاولێکەری نەبێت چکە خۆت زۆر هەیە وایە ئیتر لەبەر چاولەکەری دێوانە ئیتر ئیشەکە زۆر زۆر جارانی بەدەست تۆ فەشەل دێرێ و سەبێکی زۆر زۆری گەرەک دەستەکانە خۆش بێ و لە ساغ باش بێ خۆ فەرمو خەریکی شەکە بینەرانی ئازیز ئێستا لای فێرخوازێکی دیکەین لە بەشی میوزیک لە سنتەری گەنجانی شاری دەربەنیخان کە بەڕێزیان ئامەری ساز دەژەنن و دەمانە بزانین بۆ چەم ئامێرە سونەتی هەڵبژاردووەوە حەز و خولیای لەگەڵ موزیکدا چۆن تێکەڵاوی یەکدی کردووە شەنگەگیان سڵاو لێبە سڵاو لێ و پرۆگرامەکەتان زۆر سپاس پێش ئەوەی کە بچینە لای پارچە موزیکی پێش ئەوەی کە زیاتر باسی ئەو بکەین کە تۆ چۆن ئامێری موزیکت هەڵبژاردووە لە ناویاندا ساز پێوان خۆشە بزانین شەنگە کێیە من ناوم شەنگە زاهیرە و نزیکی 4 ساڵە بێ کە من لە سنتەری گەنجانی سەر بە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان ئەندامم و من لەم گروپەیە ئاشنای ئالەتە سونەتیەکان بووم و حەز و خولیاشم بۆ ئالەتی ساز هەبوو چکە پێم وایە ئالەتێکی ساز هەم بۆ نمونە شادە و هەم حەزینە و بۆیە زیاتر سەرنجی ڕاکێشە زۆر باشە چۆن تۆ ئاشنا بووی بەم سنتەرە چۆن سەرەتا ئەم سنتەرت ناسی و بەشداریت کرد ئەم سنتەرە بە حکمی ئەوەی ساڵانە چەندین چالاکی هەیە چالاکی لە قوتابخانەکان لە شوێنە گشتیەکان لە هۆڵەکان هاتن بۆ قوتابخانەکە ئێمە لە یادی بوومە لەرزەکە بۆ دڵنەوەیەک کاتێک گروپەکەم بینی و میوزیک و ئاشنای بووم زۆر سەرنجی ڕاکێشان بۆ یە جاجەرە هاتم و لێرە سێرماکردن دوایەوە حەز و خولیام جوڵاکە بم بەند پێش ئەی ببی بە ئەندام لەم گروپەیە خۆت هیچ ئامێرێکت حەز لە بۆ هیچ ئامێرێکتە بوو لە ماڵەوە حەزم بە گیتار بوو بەڵامەکو کە ئاشنای ئەم گروپە بووم ئالەتە سونەتیەکان زۆر سازتر بوون بڵێ زۆر باشە بە حکمی ئەوەی کە حەز و خولیایەکی تایبەتت هەیە بووی ئامێری ساز چیە گەێنێ لای تۆ
ئەمەری ساز هەڵبەتە هەر ئینسانێک پێشەوەی بڕاتە ناو بۆ نمونە دنیای هوەرەوە یاخود مۆسیقا یاخود ئالەتێک هەڵبژێرێ هەڵبەتە بێ پاڵنەرێکی دەرونی لە پشتەوە بێ و بۆ منیش ئالەتێکی ساز بە حکمی ئەوەی زۆر گوێم لێ ئەگرت و بە دوایە ئەچووم هەستمە کرد دەنگێکی جیاواز و تایبەت دەلا ئەوە وای لێ کردم زیاتر سەرنجم ڕابکێشە و کاتیشمەنەوە سنتەرەکەەوە بۆ من بە تەنها فێربوونی مۆسیقا نەبوو بەڵکو لەگەڵیش ئەخلاقێکی هوەری فێربووم لە سای مامۆستا هوەرەوە تەبعاً بۆ من شتێکی جیاواز بوو و فێر بووم مۆسیقا بەتەنها قازانجێکی مادی نیە بەڵکو قازانجێکی ڕۆحیە و پێم وایە پێویستێکی ڕۆحیە هوەر و ئەدەبیات بە ئامەتوانن مقدساتەکانی ڕۆحیەتی ئینسان پڕکەنەوە غەریزەکانی تۆ 4 ساڵە لەم سنتەرەیە ئەندامی تووە فێرخوازێکی چەند چالاکیتان کردووە لە چەند چالاکی بەشداریت کردووە لە چەندین چالاکی ناو سنتەرەکە و دەرەوەی سنتەرەکە کە چالاکیان کرد ئەوانەی دەرەوەی سنتەرەکە تەنها لەناو شاری دەربەنی خاندابێ یاخۆن دەچنە شارەکانی تر گروپەکە بە عام بۆ دەرەوەی وڵاتی شۆشتون بۆ شارەکانی دیکەش بەڵام منەوە خۆم بە حکمیەوەی تازە هاتوومەتە ناو ئەندامی گروپەکەەوە هێشتا هەر لە ناو سنتەری ڕخساوە بە دەر لەوەی کە لەم گروپە ئەندامی خۆت خوێندکاری بەچیەوە خەریکی ڕۆژانە من خوێندکاری ئامادەیم بە خوێندنەوە سەرقاڵم لە ساغ بە لە پۆلی چەنی چوار پۆلی چوارە ینی دەی ئێستا دەی تەمەندرێژ و لە ساغبی ئیشەڵا پێم خۆشە پارچە موزیکێکمان بۆ بژەنی بەس پێشە بۆمان باس بکەیت کە موزیکی چه هونەرمەندێک و بۆچی ئەوەش تاڵژاردووە عباسی کەمەندی بە حکمی ئەوەی من زۆر حەزم بە بابەتی ئەدەبیات هەیە و عباسی کەمەندی پیاوی حوت هوەرە بە حکمی ئەوەی توێژینەوەم لەسەری کردبێت توێژینەوەیکی لەسەرکردە گوێم لە تەنگ من زۆر گوێ وردەبمەوە لە تەنگە عباسی کەمەندی هەتا ئێستا بۆم دەرنەکەوتو کە لە قوڕگە گۆرانیڵە یاخۆت لە دەمە وەکو خۆیڵێ لە دڵە سەرچاوەگرێ بۆ یە دەنگێکی تایبەتە لای من و عباسی کەمەندی ئەدەبیاتێکی بەهێز لە پشتیوەیەتی یعنی کاتێک گوێ لە گۆرانیەکانی ئەگری ئەدەبێکی بەهێز لە پشتیوەیەتی و پێم وایە هەر ئەمە شوای کردو هێندە لە ناو دڵی خەڵکا بمێنێتەوە هەتا ئێستا گوێگرێکی زۆری هەیە بەرهەمەکانی وەک ئەو بێ کە تازە بڵاو بێتەوە زۆر باشە بە ئەمە بینەرانیش گوێمان لە بەرهەمەکەت بێ شەنگەگیان دەست و پەنجەت هەر خۆش بێ و هەر بژی بۆ هونەرە جوانە شەنگەگیان پلانی تۆ چێ بۆ داهاتوت هەر لەم گروپە ئەمێنیتەوە یاخۆت لە داهاتووە کە بە شێوازێکی ئەکادیمی بۆ هونەرە خوێنی لە ڕاستیا منەمەوێ لەم گروپە بمێنمەوە و لەنا ئەم گروپای خزمەتکەم بەڵام جالەوە ئەوەی کە ئەمەوێ من نامە بۆم نەبڕۆمە ناو بەشێکی هوەریەوە یا شتێکی لەو بابەتە ئەوەی کە ئەمەوێ بتوانم وەکو تاکێک بە تەنها ئاستێکی بەرزتر بەدەست بێنم و لەناو ڕێکخراوی ئەوانی مناڵانی ژێر پەنجە توشبوو ژێر پەنجە یاخود ئۆتیزم بتوانم چالاکی بۆ ئەوان بۆچی ئەو مناڵانە لەبەر پێم وایە کەسانی کە ئازارێکیانەیە باشتر لە مۆسیقاتەیەکەن شەنگەگیان دەست و پەنجەت هەر ڕەنگین بێت و سەرکەوتوو بێ پێم خۆشک و فێرخوازێکی گەنج پامی تۆ بۆ فێرخوازانی دیکە بۆ گەنجانی ترچی بێکە دەیانەوێت دەست بە ئالەتێکی هونەری بکەن بەڵێ وەک قسەیەکەیەکڵێ بە دڵ بڕۆنێک بەپێ و
خودی هوەر و مۆسیقاش پێویستی بەلایانی ڕۆحێتی ئینسانە کاتێک ئێمە ئەبینەوە سەرچاوە مادیەکەی ینی ئینسانێک هەوڵەدا تەنها لە سەرچاوە بۆ سەرچاوە مادیەکەی هەوڵەیە ئەو کاتە هەموو ڕۆحێتەکە ئەو کوژێت و هیچ جوانیەک نایڵێ بۆیە پێم وایە ئینسان بۆ بەرژەوەندی کار نەکا بە تایبەت لە بارە هوەریەکە پێشم وایە لە هەموو بوارەکانی ژیانە سەرەتا حەز و خولیا بخەیتە پێش بەرژەوەندی و دەستەکانە خۆش بێ هەر سەرکەوتوی پێم خۆشە گوێمان لە بەرهەمێکی دیکە بێ بەو دەست و پەنجێت فەرموو. بینەرانی ئازیز بەشێکی دیکە لە سنتەری گەنجان بەشی وەرزشە کە ڕۆژانە چەندین کەس سەردانی دەکات بە مەبەستی لە جوانی ڕوەها بەشێکی دیکایە کە بە هۆکاری تەندروستی پێویستیان بە وەرزشکردنە. ئێمە ئەمڕۆینە لای یەکێ لەو کچانی کە ڕۆژانە دێتە ئێرە باخۆی زیاتر بۆمان باس کە بزانین کە چەند سوودی لەم وەرزشکردنە بینیەوە هۆکاری ئەوە چیە کە ئەم هۆڵی هەڵبژاردووە لە ناو سنتەری گەنجاندا. ڕاڤینگیان سڵاو لەبێ. سپاس. زانین ڕاڤین کێیە لەکێ دێت بۆ یاری بۆ ئێرە؟ من نام ڕاڤین ئالادینە خوێنسکاری بەشی پەرستاریم ماوەی 6 مانگە بەشداریم لەم خولایە کردووە خوردی ڕاهێنەری لە شوانی خۆم پێشتر یاریزان بووم یاریزان بەشی باسکە بووم بەڵام لە ئێستا هاتوومەتە ئەم هۆڵە بمبەستی لە شوانی لە 6 ساغ بێخۆ. ڕاڤین ناوەکە زۆر خۆشە کێ ناوی؟ ئامۆزاکەم. واتای چی ڕاڤین؟ شیکردنەوە. بەشیکردنەوە؟ بەڵێ. ڕاستە تەمەند درێژ بی و لە 6 ساغ بی ئینشەڵا. ڕاڤین یەکەم جار خۆت یاریزان یاری باسکە بووی. بەڵێ. دواتر چۆن بڕیارەدا واز لەوە بێنی؟ ئایا واز لەوەی تر هێناوە یاخود کەیت لێرە یاریەکەی؟ ماوەی 6 ساڵ یاریزانی باسکە بووم. 6 ساڵ؟ بەڵێ. بەڵام بەهۆی خوێندنەوە و پۆلی شەشم جا دابڕان و خوێندن و ئەمانە وازم لێ هێنا ئێستا ئەم ماوەی کە کەوتومەتە ماڵ هاتم بۆ یاری بۆ ئێستا ماوەی ترلی دابڕان. چێکیت لێرە ینی بۆ چ مەبەستی یاریەکەی لێرە تەنها بۆ مەبەستی ئەوەی کە لە 6 ساغی و تەندروست باشی یاخود حەزێکی خۆتە وەرزشکردن؟ من وەکو پێشتر کەوتم بەشداریم لە وەرزشا کردووە حەزم لێ هەیە ئەمجا لە ئێستاشا بمبەستی ئەوەی کە وەکو ڕاهێنەرێک ببی بەڕاهێنەر. بەڵێ. زۆر چاکە کە ببی بەڕاهێنەر زیاتر مەبەستە ئامان شتە لەگەڵ تەمەنێکا یاری بکە لە بەرەوەی ئەزانی وەرزشکردن تەمەنێکی دیاریکراوی نیە لە تەمەنێکی مناڵەوە بینیمانە کە چۆن یاری ئەکەن تا تەمەنێکی پێگەشت و حەزەی تۆ خولیای تۆ لەگەڵ تەمەنێکە تەمەنێ پەروەردە بکەی. عادەتەن یاری لە شوانی تقریبا لە تەمەنی 16 ساڵ یان 18 ساڵ بەرەو سەرەوەیە ئەمجا زیاتر لەگەڵ ئافرەتانە ئێمە بۆچی ڕەفتارەکەین لە بەرەوەی قاعەکان هەنێجار جیاوازە هەنێجا خولیای خۆمانە کە لەگەڵ ئافرەتە بین. ڕاستە وەکلەوەی پیا. ڕاڤینگیان لێرە سروشتێکی خۆشتان هەیە باخەکە لە دەرەوە ئایا ئەو باخەتوانە سوودی لێوەرگن بۆ وەرزشکردن؟ بەڵێ زۆربەی یاریزانەکانمان جگەلەوەی کە بۆ یاریکردن دیان دێن سەردانی ئەوانی دەریێشەوە ئەکەن هەنێجا مناڵەکانیان لەگەڵ خۆیانە ئەهێنن ئەچن بۆ لای کۆچرەکانمان هەیە و کۆمەڵێ گیان لە بەرمان هەیە لێرە. پێویستە چەنە لێرە پەروەردە ببینی تاوەکو دەبی بەڕاهێنەر. وەڵا ئەوە لەسەر ئاستی کەسەکە خۆی وەستاوە هەنێکێر تەنها بۆ لە ژانیتە بەڵام ئەگەر کەسێک مەبەستی هەبێت بێ بەڕاهێنەر ئەوە پێویستە ئەزمموی زیاتر و خوێندنەوەی زیاتر و ئەمجاسێرکردنی یاریەکان بە شێوەیەکی زیاتر. ئەنی تەنها ئەزمونکردنی لێرە بەس نییە پێویستە لەگەڵیشا بخوێنی زانیاری کۆبکەیتەوە. بەڵێ زۆر باشە. تۆ چیت کردووە لەم 6 مانگە ئەنجامەکەی تۆ بەدڵی خۆت بووە بەدڵی ڕاهێنەرەکانە بووە؟ باڵە بەجڵنیایی من خۆم یەکەم جا کێشم تقریبا کەم بوو بەڵام خۆم هەوڵم داو زیاتر لەگەڵ مامۆستاکانە بە یارمەتی مامۆستا دەروون هەڵمانجا ئەو شتە کێشم زیاد کرد. زۆر باشە باسی کێش زیاد و کەمە کرد ئەوانەی کە لێرە سەردانەکەن ئەو ژنانی کێنە ئێرە زیاتر بۆ چمە بەستێکە بۆ ئەوەی کێشیان دابەزێن بۆ کێشیان سەرخەن
وڵا ئەوانەی کە زیاتر زۆرینیان بەمەستی کێشدا بەزاندنیان بەڵام هەنێکمان هەیە بەمەستی کێشداکردنیان. ئەی ئەو کەسانی کە دکتۆر چارەسەری وەرزشیان بۆ داێنێ ئەوانەشتان هەیە ینی کەسێک بێ پێویستی بە چارەسەر بێ؟ بەڵێ تقریبان ژنێکمان هەبوو 54 ساڵ بوو زۆر پیر بوو ترکە هات بۆ لای مامۆستاکەمان ئەو کۆرسی تایبەتی بۆ نووسی و بە شێوەیەکی جیاوازتر مامەڵی لەگەڵا کرد وەک لە یاریزانە. ئەو کەسانی پێویستیان بە چارەسەری سروشتی ئەو کەسانی ڕوبەڕووی نەخۆشیێک دەبنەوەی خۆ لە حاڵتێکی زگماگیەوە پێویستیان بەوەیە بە لە ڕێگەی وەرزشەوە چارەسەر بکرێن. ئێوە ڕوبەڕووی ئەو حاڵەتانە ئەبنەوە یاخود هیچ بەشێکی دیاریکراوتان داناوە بۆ چارەسەرکردنی سروشتی؟ نا ئێمە کەمتر لەم حاڵەتەمان هەیە ئەوانە زیاتر پێویستیان بە چارەسەری سروشتی هەیە. ئەو کەسانی کە لێرە بەشداریان کردووە لێرە وەرزشیان کردووە دوێ ئەو بوونەتە ڕاهێنەر هە لە ناو شاری دەربەنی خاندا ماونەتەوە یاخود چوونەتە شارەکانی تر یاخود کەسێ لێرە بەشداری پتوڵی کردبێ. کۆمەڵێک یاریزانمان هەیە کە لێرە پێگەشتن و ئێستا لە دەروی وڵاتن بەشداری بتوڵیان کردووە و کۆمەڵە لە ڕاهێنەرەکانیشمان هەیە هەر لێرە پێگەشتن و جاچونەتە دەرەوە قاعیان بخۆیان دانا. دەرچاکە نەمێزۆ کاتە بگرم وەکو دو پرسیار پێم خۆشە ئەو بپرسم کە خانەوادەکەت تا چەند پێیان خۆش و تا چەند هاوکاریت ئەکەن و خەڵکی دەربەنی خان چۆن پێشوازی لە وەرزش و وەرزش دۆستانەکەن؟ ئەوەکو ئەزانین کە شای دەربەنی خان بەو ناسرااو کە شارێکی وەرزش دۆستە هەم لە ڕووی باسکە و بالە و تۆپی پێوە الحەمدولیلا ماڵی ئێمە باش بوون لەگەڵم چونکە من پێشتر یاریزانیش بووم. بەڵێ براکەم یاریزانە براکشم ڕاهێنەری لەش جوانیە. پێم خۆشە تۆ کوڕاوین پێیامی تۆ بۆ گەنجان بۆ ژنانی گەنج چییە؟ من زاوا لە هەموو چون توێژێک ئەەکەم بەتایبەتی ئافرەتان و پیاوانی شەردووکیان بەڵام ئێمە چونکە زیاتر ئیشمان لەسەر ئافرەتانە بۆ هەم بۆ تەندروستی خۆیان هەم بۆ لایانی دەرونی زۆر پێویستە کە بێن بەشداری بکەن لە ئەم پرۆسانەیە. دەسەکانە خۆش بێ و لە شەسا. شێوەیە کۆتایمان با بەرنامەی شەڕەنگی ئەم هەفتەیە هێنا و شارە دڵگیرەکی دەربەندیەکان جێدەهێڵین تا شار و شارۆچکەیەکی دیکەی کوردستان تا بابەتێکی دیکە هەر شاد بن.